بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی نوێ لە کەناڵی ئاسمانی پەیامەوە محەممەد ئیبراهیم لەگەڵتان دەبێت لە مۆندیال بە پرۆگرامی مۆندیال شۆ لەگەڵ محەممەد لەگەڵتان دەبم هەوڵ دەدەم کۆمەڵێک زانیاری تایبەت و کۆمەڵێک بابەتی گرنگ و ئەو بابەتانەی کە گرنگی پێنادرێت وەکو پێویست و بابەتانی سەرنجی تەواوی ناخرێتە سەر ئێمە لەم بەرنامە لە گەشتی چوار و لە مۆندیال شۆ فۆکسی تەواوی دەخەینە سەر و هەوڵ دەدەین شتێکی جیاواز و شتێکی تایبەتمەند بە بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام دەین. ئەمڕۆ دەستپێکە بەس پشتیوان بەخوا دەستپێکە بۆ هەنگاوێکی گەورە و دەستپێکە بۆ گۆڕانکاریی گەورە و دەستپێکە بۆ ڕۆشنفکرێکی گەورە بۆ بینەرانی ئەزیز و دەستپێکێکیشە بۆی کە ئیدی تەکمیلەی کامەڵی ئیشی وەرزشکەین لەگەڵ شیکاری لەگەڵ بوونی هەواڵ ئێمە ئەم بابەتە زیاد دەکەین شۆوێکی تایبەتتان بۆ دەکەین واتە هەموو بۆشاییەکانی نێو وەرزش بە پێی توانە و بە پێی گرنگی و ئەهەمیەت پێکەوە باسیەکەین. مۆندیال شۆ دەستپێک دەست پێ دەکات بە ناساندن و پێناسەی مۆندیال و قسەکردن لەسەر مۆندیال و باسکردن لەو کەسە گرنگانەی کە باسییان لە مۆندیال و لە دۆخەکانی مۆندیال کردووە کە لای هەمووتان ئاشکرایە ئێمە هەر کات کە ناوی مۆندیالمان هێنا دەزانن مۆندیال گەورەترین پاڵەوانێتیە لە سیستمی تۆپی پێیە. کێ لەسەری قسەیەکە کێ لەسەری قسە ناکات نەخێر مۆندیال گەورەترین سیستمی پاڵەوانێتیە لەسەر ئاسی تۆپی پێ و وەکو چۆنیش چامپیۆنز لیگ گەورەترین پاڵەوانێتی یانەکانە لەسەر ئاسی تۆپی پێ. من پێناسەی مۆندیالتان و گرنگی مۆندیالتان لە زاری کەسە گرنگەکانەوە پێ دەڵێم کەسە کاریزماکانی تۆپی پێوە پێ دەڵێم و هێزی مۆندیالتان لەبارەی ئەم کەسانەوە پێ دەڵێم چونکە ئەمە بەڵگەیەکە لەسەرەمە بۆیە من لەبەری بەرنامەکەم تایبەتە بە مۆندیال و لەسەر مۆندیال قسەیەکەم و دواتر دەچمە سەر بابەتەکانی تر بۆیە ناچارم کە جارێکتر پێناسەی مۆندیالت بۆ بکەمەوانێ و باسی لە ئەهەمیەتی مۆندیال بۆ بکەم. طبعا یەکێک لە کەسە گەورەکانی مۆندیال کە پێلەیە هەمووتان ئەفسانەی پێلەیە ناسن وازان دەستکەوتەکانی پێلێ و کاریگەریەکانی پێلێ ئێمە قسەیەکی پێلێ لەسەر مۆندیال وەرەگرین تەنها ئەمە پێلێڵێ مۆندیال ئەو تاقیکردنەوەی کە تێیدا یاریزانی ڕاستەقینە و پاڵەوانی ڕاستەقینە لە یەکدی جیای دەکرێنەوە لە یەکدی جیا دەکرێنەوە. بردنەوەی سێ مۆندیال بۆ من وەک ئەوە وابوو کە هەموو جیهانم لە ناو دەستەکانمان گرت بێ واتە گۆی زەویم لە نێو دەستەکانمان گرت بێ. ئەفسانە پێلێ بەم جۆرە باز لە مۆندیال و لە گرنگی مۆندیالەکە بەپێی ئەستێرەکان ئێمە هەنگاو بە هەنگاو بە سەریاندا دەڕۆین و لەبارەی ئەستێرەکانەوە گفتوگۆی جیاواز دەکەین. خۆتان دەزانن پێلێ ئەو یاریزانەیە کە خاوەنی سێ نازناوی مۆندیالە مۆندیالی ساڵی 1950 مۆندیالی 1962 و مۆندیالی ساڵی 1970 کە لە ماوەی 12 ساڵە سێ جار بۆتە پاڵەوانی گیان کە ئەمە ڕیکۆردێکی تایبەتە بۆ پێلەی ئەفسانەی کۆچکردووی بەرازیلی کە لە دۆخی کۆرۆنایە پێلێ کۆچی دوای کرد. یاریزانی دواتر گەرچینە سەری لە دوای پێلێ تاوان کۆمەڵە یاریزان تاوان یەکێکی دیکە لە ئەفسانەکانی مۆندیال ئەو یاریزانەی کە تاکە کەسە مۆندیالێک کراوە بە ناویەوە کۆی گشتی و مۆندیالانەی کە بەڕێوە چوون لە 1930 تاوەکو ساڵی 2026 کە مۆندیالە بەڕێوە چووە. مۆندیالێکمان نییە کە مێژوو ناوی نابێ بە ناوی یاریزانێکەوە بە پێلێشەوە کە سێ مۆندیالی بردووە بە فرانس بیکنپاوەرەوە کە مۆندیالی بردووە بێتر بە دینۆزۆف و بە پاولۆ ڕۆسی و بە هەموو مەسێرانەی کە مۆندیالیان بردوێتەوە بە زیدان و بە ڕۆناڵدۆ بە ڕازیل و بە هەموو ناوەکان یەک کەسمان هەیە ناوی مۆندیالێکی کردو بە ناوی خۆی و ئەویش دیێگۆ ئارماندۆ مارادۆنای کۆچ کردووە کە مۆندیالی ساڵی 1986 بە ناوی مارادۆناوە ناو کراوە. تاوان دیێگۆ مارادۆنا لەسەر مۆندیال دەڵێکی و لە دیدیم پاڵەوانەوە چۆن باسی مۆندیال کراوە. بردنەوەی مۆندیال وەک ئەوە وایە بە دەستەکانت دەست لە ئاسمان بدەیت ئەو کاتەی جامەکەم بەرز کردەوە هەستم کرد خەونی ملیۆنان ئەرجەنتینیم لەگەڵ خۆمدا هەڵگردووە. مۆندیال شەڕیش کۆمەندی نیشتیمانە. من بۆ چیە بابەتە بۆ باسەکەمەوە ئەبدەیتێکت دێمێ بۆی کە
کەسێک کە نەبوو بە پاڵەوانی مۆندیال لە ئەهەمیەتی مۆندیال کەم نەکاتەوە کەسێک کە ناگاتە مۆندیال لە ئەهەمیەتی مۆندیال کەم نەکاتەوە ئەمێ ئەبدەیت ئێوەت لەگەڵا بکەم پێت بڵێمەوانێ کە مۆندیال وە قورسایی ئەوەت نیشان بم کە مۆندیال گەورەترین و گرنگترین پاڵەوانێتیە ڕۆناڵدۆی دیاردە کە ئەویش تایبەتمەندێکی گەورەی هەیە لە مۆندیالی ساڵی 2002 کە تێیدا بووە گۆڵکار بە تۆمارکردنیەش گۆڵ چی دەڵێت لەبارەی بردنەوەی نازناوی مۆندیالەوە لەبارەی ئەهەمیەتی ئەم پاڵەوانێتیە ڕۆناڵدۆ ئەڵێ چی ئەڵێ مۆندیال ئەو تاقیکردنەوەیە کە تێیدا یاریزانی ڕاستەقینە و پاڵەوانی ڕاستەقینەمە وەکوی پێلێ بەدیدە دووبارە بۆ تۆ بەڵام ڕۆناڵدۆش بێگومان باس لەوە دەکات کە مۆندیال خەونێکی گەورەیە بۆ هەر یاریزانێک و هەر یاریزانە کە تێیدا دەبێتە پاڵەوان قورسایی و سنجی خۆی لە نیشتیمان و لە بواری تۆپی پێیا بۆ دەردەکەوێت و بۆ هەموو یاریزانێک و بۆ نیشتیمانەکەی کاتێک دەبێتە پاڵەوانی جیهان لەوە تێدەکات کە چ گرنگیکی لە نێو گەل و وڵاتەکەی هەیە ئەمەش قسەیەکی دیکەیە لەبارەی چی لەبارەی گرنگی مۆندیال و لەبارەی دەستکەوتی مۆندیال کە تا چەند گرنگە و تا چەند تۆ قورسایی دەدات بە یاریزانەکە بۆیە هەمیشە و هەمیشە ئێمە دەبێت دەبدەیتی ئەوە بکەین و باس لەوە بکەین کە بڵین مۆندیال چەندە پاڵەوانێتێکی گرنگە تەبان قسەی ئەستێرەکانی دیکەشمانەیە ئێمە یەک بە سەریا دەڕۆین و دوایی لە کۆتاییشا باسی فیفاکەین ئێمە ئەمڕۆ زیاتر تەنها پشت بۆ دەبەستین زانیاریتیان یاخود ئەبدەیت بکەینەوە بۆی کە باس لە گرنگی پاڵەوانەتی مۆندیال بکەین و باس لە ئەهەمیەتی ئەم دەستکەوتە بکەین و باسیش لەو دۆخە بکەین کە بۆچی مۆندیال هەمیشە وکو قورسترین پاڵەوانەتی سێرەکرێ کە دواتر دەچمە سەر کۆمەڵە تەفاسیلی تایبەت و هەر ئەمڕۆ ڕوونکردنەوەیەکم پێیە کە ڕەنگە بۆ زۆرێکمان شۆک بێ ئەمڕۆ من خۆشم بە تایبەتی شۆک بووم بەو زانیاریە ئەکرێ پێشتر شتێکم لەسەر خوێندە بێتەوانێ بەڵام بەو تەفاسیلە نەگەیشتبم پێی بەڵام لەگەڵ مابن دەچینە سەرەوە شۆکە دەچینە سەر زینەدین زیدان خاوەنی دوو گۆڵ لە یاری کۆتایی مۆندیالی ساڵی 1998 و ئەو کەسەی کە نزیک بوو لە مۆندیالی ساڵی 2006 جارێکی دیکە بێتە پاڵەوان بەڵام حاڵەتی کارتە سوورەکە و دواتر بە لێدانێک لاکەرەکان کە تێیدا ئیتالیا بووە پاڵەوان زیدان کە خاوەنی دوو گۆڵە لە مۆندیالی ساڵی 1990 لەسەر حسابی بەرازیل دەڵێ چیت ئەڵێ هیچ هەستێک لە جیهاندا ناگاتە ئەو هەستەی کە لە یاری کۆتایی مۆندیالدا گۆڵ تۆمار بکەیت وڵاتەکەت بکەیتە پاڵەوان مۆندیال لوتکەی کاروانی هەر یاریزانێکی پیشەگەرە لەسەر ئاسی هەڵبژاردەکان هەموو ئەم وتانە 100% واقعین و لە گەورەی مۆندیالدان و کاتێک دەچینە سەر پاڵەوانێتی یانەکان پاڵەوانەتی چامپیۆنز لیگیش بەم جۆرە ناوی دێنێ زیدان یەکێکە لە کەسە تایبەتمەندەکان کە بە دەستپێکی مێژووی فەڕەنسادا دەنێت چونکە ئێوە بزانن فەڕەنسا لە مێژوویە کۆمەڵێک یاریزانی گەورەی پیا تێپەڕ بووە یەکێک لە گۆڵکارەکان فۆنتین کە 13 گۆڵی لە یەک مۆندیالە تۆمار کردووە سەردەمی پلاتینی و کۆمەڵی ئەفسانەی دیکە بەڵام کۆی گشتی فەڕەنسا نەبۆتە پاڵەوانی جیهان تا ئەو کاتەی زیدان لەگەڵ دیشان بوو ڤێرا و ماکلێلی و تێری هێنری و یاریزە لۆران بلان و تورام و بارتێس فەڕەنسایان بۆ یەکەم جار لە مێژوودا کردە پاڵەوانی جیهان و دواتریش زیدان لەمەوە بەرەو دۆخی ئەفسانەی بوون ڕۆی گرێبەستی لەگەڵ ڕیاڵ مەدرید کرد زیدان لە چامپیۆنز لیگان ناسنامەی خۆی نووسیەوە و باشترینی جیهانی بۆ خۆی بردەوانێ و لوتکەی زیدان لە مۆندیالی ساڵی 1990 دەستی پێکرد دەرکەوتەی ساڵی 1990 زیدانی کردو بە یەکێک لەو ئەفسانانەی کە ئێستش زۆرێک لە یاریزانەکانی تۆپی پێکاتێک ناوی باشترین یاریزانی ناوەندێنی و ڕکابەری زیدان لەگەڵ هەج یاریزانێکی دیکەیەکەی شۆک دەبێ و دەوەستێ و ڕکابەریەکە و بردنەوەکە دەداتە زێنەتی زیدان یەکێک لە ئەفسانەکانی تۆپی پێ و لەو کەسانەی کە ڕۆڵی هەبووە لە بەرەو پێشبردن و بە گەورەکردنی تۆپی پێ و لە پەیڕەوکردنی ڕێخستن لە تۆپی پێ یۆهان کرۆیف هۆڵندی کە ساڵی 1974 پلەی دووەمیانە ناکە هۆڵندا دواتر مۆندیالی دواتریش چووە یاری کۆتایی دیسان و پلەی دووەمیە ناکە ساڵی 1970 بە ئەرژەنتین دۆڕان یۆهان کرۆیف ئەڵێ چی لەبارەی مۆندیال و گرنگی مۆندیال لە دیدی پاڵەوانەکانەوە ئەڵێ
مۆندیال گەورەترین شانۆی گیانە، لەوێدا تۆ تەنیا یاری ناکەیت بەڵکو ناسنامەی تۆپی پێی وڵاتەکەت نیشانی هەموو گۆی زەوی دەدەیت. واتە ئەوەی تۆ پێشکەشیەکەی لە مۆندیالە یاخود بۆ نمونە لەو پاڵەوانێتە، واتە تۆ ناسنامەیەکی گشتگیری ئەو نیشتیمانەت پێشکەش هەموو نیشتیمانەکەت دەکەی. باسمان لێ کردو و دەیڵێنەوانێ کە باسی هاندەری ڕۆحی ئەکرێ، کە باسی یەکەکرێ کە تۆپی پێ ئەبێتە یاریە کە لە دڵەوە سۆز و عەتفت بۆی هەیە، کە لە دڵەوە نیگەرانەبی بۆی. من قەت لەو باوەڕەیان نیم بۆ یاری یانەکان تۆ بگاتەوە حاڵەتەی کە بەم جۆرە نیگەران بی بۆی، بەڵام یاری وڵاتەکەت نیشتیمانەکە دوا دەکات بەدڵ لەگەڵ یا بڕۆی. بۆیە ئەوەی کە یعنی یەکێکی در لە خاڵەکان کە مۆندیالی گەورە کردو و مۆندیالی بەهێز کردووە، ئەو دۆخەیە کە ئەمە دەلالەت لە ناسنامەی ئەو وڵاتە لەگەلی ئەو وڵاتەیەکە. بۆیە هەمیشە شانازیکردنە کاتێک تۆ دەرکەوی لەو پاڵانتیەوە، شانازیکردنە کاتێک تۆ ناوت بێنرێ. نمونەی ئەیمەن حسێنمان هەیە کە لە ڕۆژنامەکانی بەریتانیا و لە ڕۆژنامەکانی ئەمریکا راپۆرتی لەسەر بڵاو کراوەتانێ. ئەگەر عێراق نەگەیشتایە مۆندیال، قەد ئەیمەن حسێن بەو زانیاری بڵاوکردنەوەیەکەی نەگەی. لەبەرەوە جارێکی دووبارەیەکەمەوە مۆندیال گەورەترین پاڵەوانتیە. دوهامین پاڵەوانی مۆندیال لیۆنێل مێسی کە ئەم یاریزانەی کۆششێکی زۆری کرد، هەوڵێکی زۆری دا تا بەو خەونەگەی کە لە کاتی بردنەوەکەیە چاوی بۆ نوقانووە. چونکە مێسی زۆر جوان تعبیر لە بردننی نازناوی مۆندیال لە کاتەوە وە دەڵێت مۆندیال ئەو نازناوە بوو کە بە درێژایی ژیانم چاوەڕێیم دەکرد. چونکە مێسی لە ساڵی 2004 بۆ 2005ەوە کە دەرکەوت، ڕۆڵێکی کاریگەر، ڕۆڵێکی هێرێنی و ڕۆڵێکی داگیرکەریە بوو لە بواری تۆپی پێ. بە درێژایی 18 ساڵ دەستکەوتی بردەوە، بە درێژایی 18 ساڵ نازناوی بردەوە، ڕکابەری کرد. بەڵام ئەوە ڕکابەریە گەورەکە بوو. ئەڵێ مۆندیال ئەو نازناوە بوو کە بە درێژایی ژیانم چاوەڕێم دەکرد. جوانترین شتە کە لە ژیانی وەرزشیمدا بەدەستمێ نابێت. دوای بردنەوەی مۆندیال دەتوانیت بە ئارامی واز لە تۆپی پێ بێنیت. بە تایبەت ئەو پەستانەی لەسەر مێسی بوو بەوەی ئەوەی ئەرژەنتین خاوەنی مارادۆنا بوو. کاتێک مێسی وەکو گەوری تۆپی پێ سیر دەکرا، بەشێکی ڕەخنەگران ڕەخنەیان لێ دەگر بەوەی کە تۆ نیشتیمانەکەت وڵاتەکەت خاوەنی مۆندیالە لەگەڵ مارادۆنایە، بۆیە تۆش پێویستت پێێتی. کاتێ مێسی ئەمەی دەستەبەر کرد، ئەمە شتەکان بۆ مێسی کۆتایی هات، بۆ خودی مێسی کۆتایی هات. ئیتر بەردەوامە بەردەوام نیە، ئەمە بابەتێکی ترە. بۆچی بەردەوامە ئەمە بابەتێکی ترە، بەڵام ئێمە باس لە گرنگی و دەستکەوتی مۆندیالەکەین. ئەو یاریزانەی کە زۆرترین چاوی لەسرە لەم مۆندیالە و زۆر لەبارەیەواڵێن لەم مۆندیالە، ئیتر بە ڕاکێشانی دۆزینەوەی وەرەقەیە و بەملایە و بەوسرە زۆری لەبارەوەترێ. کریستیانۆ ڕۆناڵدۆ نوێنەرایەتیکردنی وڵاتەکەت لە مۆندیالدا بەرزترین ئاستی ژیانە لە کاتێکام کوڕە خاوەنی 5 چامپیۆنز لیگ و 5 باڵۆن دۆرە. بەڵام سەیری ئەڵێ نوێنەرایەتیکردنی وڵاتەکەت لە مۆندیالدا بەرزترین ئاستی شانازیە، تەنها نوێنەرایەتیکردن. بردنەوەی ئەم جامە گەورەترین خەونی منە، چونکە مۆندیال مێژوویەکی نەمردوو بۆ یاریزان دەنووسێتەوە. ئەمە ئەو ڕاستیانەیە لەسەر مۆندیال کە براوە و نەبراوە دانی پێدادەنێت و باسی لێ دەکات. بۆیە من بۆچی ئەم پێناسێتان بۆ وەکەمەوە بۆ بۆتانەکەم کە بزانن هیچ شتێک، هیچ پاڵەوانێتیەک لە تۆپی پێ لە مۆندیال گەورەتر نییە. کۆتا قسە لەسەر مۆندیال کە قسەی فیفایە، لەسەر مۆندیال قسەی کردووە. فیفا دەڵێ چی؟ ئەڵێ مۆندیال بەرزترین و گرنگترین خاڵە لە کاروانی وەرزشی هەر یاریزان و ڕایەنەر و هەڵبژاردەیەک. گرنگترین خاڵە لە کاروانی هەر یاریزان و ڕایەنەر و هەڵبژاردەیەک. بردنەوەی ئەم نازناوە بەواتای گەیشتنە بەلووتکەی لێهاتووی لە جیاندا. ئەمە باسکردن و پێناسەکردنی من بوو بۆ مۆندیال و جارێکی تر ویستم ئەبدەیتیەوە بە هاوڕێیانمان بدەینەوانێ لەوەی کە باسکەین، لەوەی کە
مۆندیال چ بابەتێکیە؟ ئیشی ئێمە لێرە گرنگیدانە بەو بابەتانەی کە هاوڕێکانمان ناتوانن گرنگی پێبن و باسکردنی کۆمەڵێشتی جیاوازە کە تۆ هەم بۆ بابەتی مێژووی خۆت و فکری خۆت ئیسفادەی لێ یەکەی و هەم بۆی کە ئاگاد لە تەواوی شتەکان بێت. ئێمە ئەم وردەکاریانە و ئەم شتە تایبەتانەتان بۆ وەرەگرین و لێرە نە هەواڵتان پێ دەڵێن نە شیکاریشتان بۆ دەکەین، بەڵکو بە ئاراستەیەکی جیاواز و بە زمانێکی جیاواز کە هەمووان لە یەکتری تێبگەین ئێمە باستان لە شتە جیاوازەکانی نێو ئەم بواری وەرزشە بۆکەین بەبێ یەکشت. باش ڕووداوێکی مێژوویمانێ ئەمڕۆ ئێمە بەرازیلمان هەیە یاریەکە. بەرازیل گەورەترین هەڵبژاردەی مۆندیالە. بەرازیل ئێستاشی لەسەر بێ کە لە ساڵی 2002 واتە بە درێژایی 24 ساڵە بەرازیل نەبووەوە پاڵەوانی گیان، بە درێژایی 24 ساڵە بەرازیل نەگەیشتۆ یاری کۆتایی مۆندیال. لە کاتێکدا ئەم بەرازیلە لە ساڵی 94 کۆتایی کرد و پاڵەوان بوو، 98 بە دوایە کۆتایی کرد دووەم بوو، 2002 بە دوایە کۆتایی کرد و یەکەم بوو. بەڵام ئەو وەستانی لە دوای ئەو 12 ساڵە زێڕینە تێیدا بوو یاخود لە دوای ئەو 12 ساڵە زێڕینە تێیدا بوو بەرازیل کۆتاییات خوتماوی هەشت یعنی 94 دوایەوە 94 بۆ 98 ئەم 2-4 ساڵ 8 ساڵ لەو 8 ساڵە زێڕینە بە کۆی گشتی ئەگەرێمە دەستپێکی پاڵەتەکە لە مۆندیالی نەوە حسێبی نەکەین. ئەو 8 ساڵە بەرازیل 3 کۆتایی مۆندیالی کرد و 2 جاریان بۆ پاڵەوانی گیان. لەو ساتە وەختە ساتی کەوتنی بەرازیلە. بەڵام ئێستاشی لەسەر بێ ئێمە باس لە گەورەترین هەڵبژاردەی مۆندیالەکەین، گەورەترین هەڵبژاردەی مۆندیالەکان. ئەو هەڵبژاردەی کە بەشداریکردنی لە مۆندیالەکانە بۆ بە شتێکی عادەتی. گەشتنی بەرازیل بە مۆندیال هیچ کاتێک هەواڵ نییە، چونکە مۆندیال پاڵەوانەتیە تایبەتەکەی بەرازیل. ئەمڕۆ ئەم شەو بەرازیل دەستپێکی یارەکانیەکە. وەرن پێکەوە کۆمەڵێشتی تایبەت لەسەر بەرازیل ئەڵێن و لەگەڵیا شتێکتان پێڵێم کە ڕەنگە شۆک بن ئەکرێ بیسترابێ. بەڵام من زۆر لە کتێبە مێژوویەکانی مۆندیالیشم خوێنەوە بابەتی تیان نەبووە. ئەمڕۆ مۆندیال شۆ ئەوەتان بۆ ڕوون دەکاتەوە و ئەوەتان پێ دەڵێ بۆی کە دواتر بۆ زانیاری خۆمان ئیسفادی لێ. ساڵی 1950 بابەتێکمان هەیە لەسەر بەرازیل کە ئەویش کارەساتی یاخود بێدەنگی ماراکانایە کە بوو بە کارەساتێک کە یەکێک لە هەرا و خاڵە گرنگانی کە لەمەدا ڕوویاوە بۆ زانیاریە مولایە. بەرازیل ئەو کاتەی دەستی کردووە بە یاری تۆپی پێ بە درێسی سپیەوە یاری کردووە. لای زۆرێک ئەمە شار ئاشنایە، بەڵام ئێمە لە کاتی مۆندیالا پێویستمان بە بیرخستنەوەی. دوای ئەو دۆخەی لە ساڵی 1950 بەسەر بەرازیل داهات بڕیار درا درێسەکە لە سپیەوە بگۆڕێ بۆ زەرد، کەواتە چیرۆکی گۆڕینی درێسی بەرازیل لە سپیەوە بۆ زەرد کارەساتی ماراکانە و بێدەنگبوونی 200,000 هەندەر دروستی کرد کە دەوترێت لە یاری کۆتایی یاخود لە دواهەمین یاری مۆندیالی ساڵی 1950 کە دوای ئەوە بەڕێوە چوو کە لە مۆندیالەکانی 42-46 مۆندیال ئەنجام نەدرا بۆی جەنگی جیهانی دووەمەوە. واتە کاتێ ساڵی 1938 ئیتالیا بۆ پاڵەوانی گیان مۆندیالی 1950 دوای 12 ساڵ ئەنجام درا و کاتی ئێمە ئەنجام درا نە هیندستان نە فەڕەنسا بەشداری و مۆندیالیان نەکرد. ڕووداوگەلێکمانەیە کە پێوترێ بێدەنگی ماراکانە بۆ 200,000 هەندەری بەرازیلی کە ویش یاری کۆتایی مۆندیالی 1950 بەرازیل و ئۆروگوای لە یاریگای ماراکانە بە ئامادەبوونی 200,000 هەندەر ڕوبەڕووی یەکبوونەوە. چی ئەشتە جیاوازەکە؟ ئەوەی کە لە مۆندیالی 1950 ڕوویداوە شتەکان جیە. لە مێژوودا یەک مۆندیال هەیە یاری کۆتاییتیان نییە. چۆن؟ بەڵێ هەیە. مۆندیالی ساڵی 1950 ئەو مۆندیالەیە کە یاری کۆتاییتیان نییە. مۆندیالەکە بە کۆمەڵەکان دەستی پێ کردووە. فینال ستەیج قۆناغی کۆتایی
دووبارە بۆ تۆ بۆ کۆمەڵەکان 4 هەڵبژاردە ئیسپانیا، سوید، بەرازیل، ئۆرۆگوای. ئەم 4 هەڵبژاردەیە دەچنە فینال ستیج. بەرازیل تەنیا لە کۆتا یاری، چونکە بەرازیل گۆڵبارانی سویدەکە و گۆڵبارانی ئیسپانیاکە و دواتر یعنی لە یاری کۆتایە شۆکە بێت. دەچینەوێ ئەڵێ بەرازیل پێیسی تەنیا بە یەکسان هەبوو بۆی بەرازیل لە خولەکی 47دا بە گۆڵێکی فریاکا پێشکەوت. یعنی پاژەوەی بەرازیل لە ئیسپانیا و سویدە بردوێتەوە، هاتووە سێمیاری بەرامبەر ئۆرۆگوای ئەنجامە. لە کاتێکا ئۆرۆگوای لە سویدی بردوێتەوە بەرامبەر بە ئیسپانیا یەکسان بووە. تەنها بردنەوە لە بەرازیل دیکاتە پاڵەوانی جیان. ئۆرۆگوای دواتر دوایەم گۆڵی بەرازیل دەگەڕێتەوە، ئەنجامەکە یەکسانە کاتەوە و لە خولەکی 79 خیجە گۆڵی دوم بۆ ئۆرۆگوای تۆمارەکە و هەموو یاریگای تووشی شۆک کرد. بەم شێوەیە ئۆرۆگوای بۆ پاڵەوانی گیان. ڕووداوە سەیرەکە چییە؟ ڕووداوە سەیرەکەوەیە ئەمە تاکە مۆندیالە کە یاری کۆتایی تێدا ئەنجام نەدراوە. واتە ئەگەر بەرازیل لەم یاریە یەکسانیش وایە دەبووە پاڵەوانی گیان بەهۆی ئەوەی ئۆرۆگوای بردوێتەوە، ئێمە ئەم ڕووداوە مێژوویە کس کراوە، کپ کراوە. واتە بۆ خۆتان بۆ داهاتووتان ئەگەر پرسیار کرا یاتوان بیکەن بە پرسیارێ مۆندیالێکی یاری کۆتایی تێدا بەڕێوە نەچووە. کام مۆندیالە؟ مۆندیالی 1950ە. مۆندیالێک هەیە تیب ئەگەری هەبوو بە یەکسانبوون بێتە پاڵەوانی گیان. کام مۆندیالە؟ مۆندیالی 1950ە کە ئەگەر هەیە بەرازیل ببێت بە ئەم مۆندیالە ببێتە مێژوویە کە ئەگەر بەرازیل بە یەکسانبوونش دەبۆ پاڵەوان. تەمان ئەو ساتەی کە پێوتێ بێدەنگی ماراکانە چییە؟ ئەڵێ خولەکی 79 بە ساتی بێدەنگی ماراکانە ناسراوە. 200,000 کەس لە یەک چرکەدا بێدەنگ بوون و تەنها دەنگی هەنیسکی گیریانیان داهات. دوای ئەم شکستە بەرازیل درێسە سپیەکانیان گۆڕی بۆ زەرد و دواتریش دۆخی شینکردنەوە. کەواتە ئەو گۆڵی ڕیکیە بۆ ئەوەی کە 200,000 هاندەری بەرازیلی لە یەک کاتدا شۆک بێ و بگریە لە نێو یاریگادا. بۆیە هەمیشە ئەوترێت چیت وەکو ڕووداوێکی مێژووی دەوترێت بێدەنگی ماراکانە. ئەمە یەکێکە لەو ڕووداوانەی کە تایبەتە بە بەرازیل. ئەمڕۆ بەرازیل یاری هەیە و دەستپێکی پاڵەوانێتێکی دەستپێکی یاریەکانی لە مەغریب ئەنجامەدا کە ئەمە جارێک تیژ بۆم باسکردن وەکوی لە باسەکەشا باسم کرد. شێواز و سیستمی بەڕێوەچوونی مۆندیالی 1950 جیاواز بوو. ئەمە و جیاوازیە کە ئێمەمانەوێت پێتان بڵین لە شەو مۆندیال. یاری کۆتایی ڕاستە خۆی تێدا نەبوو، تاکە مۆندیالەکە یاری ڕاستە خۆی کۆتایی تێدا نەبووە و یارەکە بە فینال ستیج بەڕێوە چۆکە کە گروپێ دروستکراوە لە نێوان 4 هەڵبژاردەیە 3 یاریان کردو پێکەوە کێ خاوەنی زۆرترین خاڵ بێ بووە بە پاڵەوانی گیان. ئەمە تاکە مۆندیالەکەوەی تیاکراوە و وەکو باسیشم لێوە کرد لە بریۆ پاڵنتێ سیستمی کۆمەڵی قۆناغی کۆمەڵی چوارتیپی لە قۆناغی کۆتایی بەرازیل، ئۆرۆگوای، ئیسپانیا، سوید بە شێوازی خول ڕوبەڕوو یەکبوونەوە کە وەکوتم بۆشم باسکردن بەرازیل یاری یەکەمی لە ئیسپانیا بە ئەنجامێکی گەورە بردەوە، لە سوید بە ئەنجامێکی گەورە بردەوە، لە کاتێکدا ئۆرۆگوای 3-2 لە سویدی بردەوە و 2-2 لەگەڵ ئیسپانیا یەکسان بوو. بەڵام لە کۆتاییە ئەو شۆکەی تووشی بەرازیل کرد و تێیدا بووە پاڵەوانی گیان بۆ دووەم جار لە مێژوویدا. ئەمڕۆ بەرازیل یەکەم یاری خۆی لە مۆندیالدا ئەنجام دەدات و تایبەتمەندی ئەومان هەیە لەبارەی بەرازیل لەوانەیە کە ئەم شەو ڕوبەڕووی مەغریب دەبێتەوە. وتم لێرە من نە هەواڵتان پێدەدەم و نە شیکاریتان بۆ دەکەم، تەنها کۆمەڵێ زانیاری و کۆمەڵێ بابەتی جیاواز بە ئێوەی بینەرە دەم و شۆوێکی تایبەتتان بۆکەین لەوەی کە لەگەڵ ئێوەی ئەزیزدا زانیارەکان بەرفراوانترکەین کە ئەمەش هەر وەکوتم تایبەتە بە 1950 کە لەو سەردەمەدا بردنەوە تەنها 2 خاڵ بوو نەک 3 خاڵ کە ئەمە جیاوازیی تر بوو. بەرازیل خاوەنی 4 خاڵ بوو، ئۆرۆگوای خاوەنی 3 خاڵ بوو تاوەی لە کۆتاییاریدا ئۆرۆگوای لە بەرازیل وێ بردایە تاوانێ و بۆ خاوەنی 5 خاڵ بۆش بۆ پاڵەوان. ئەگەر بەرازیل یەکسان وایە لەگەڵ ئۆرۆگوایە دەبۆ خاوەنی 5 خاڵ و دەبووە پاڵەوان و ئەنجامی کۆتایی وەکوتمان بە شۆکەکەی ڕیکیا
ئۆروگوای بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک لە بەرازیلی بردەوە. دەچمە سەر بەرازیلی ئێستا و باس لە بەرازیلی ئەم شەو دەکەم کە زۆرێک چاوەڕی دەستپێکی بەرازیلن لە مۆندیال و زۆر چاویان لەسەر بەرازیلە. من ناچمە سەر تەفاسیلی شیکاری بەرازیل و ناچمە سەرەوەی کە لەبارەی پێگاتی بەرازیلەوە بۆتان بدوم. ئەچمە سەر ئەو ڕووداوە تایبەتی کە بۆ بەرازیل هەیە لە مۆندیالەیە. لەم مۆندیالەیە ڕووداوێکی جیاواز بۆ بەرازیل هەیە. سەرپەرشتیاری ئەم تیپە بەرازیلی نییە. بەرازیلیەکان شانازی دەکەن بە خۆیانەوە کە ئەوان ڕۆحی تۆپی پێن و کە ئەوان ڕۆحیەتی تۆپی پێن و کە ئەوان گەوری تۆپی پێن و کەس لەوان بەهرەدارتر نییە لە تۆپی پێ. بۆیە هەمیشە بەرازیل پێی وایە ڕەسەنایەتی تۆپی پێ خۆی خاوەنێتی و دەبێت هەموو دەستکەوتەکانیش لە خۆیەوە بەرهەم بێت. بەڵام کەوتنەکانی بەرازیل لە 6 لە 10 لە 14 لە 18 لە 22 وای کرد بەرازیل گۆڕانکاری بکات. گۆڕانکاری لە چی بکات؟ گۆڕانکاری لە بەڕێوبەریدا بکات. گۆڕانکاری لەو کەسە بکات کە سەرپەرشتی تیپەکەی دەکات. ڕاهێنەرێکی بیانی غەیرە بەرازیلی کرایە ڕاهێنەری ئەم هەڵبژاردەیە کەویش کارلۆ ئەنشلۆتیە. ئەمە گەورەترین ڕوودا و گۆڕانکاریە بۆ ئەم بەرازیلە، بۆ مێژووی بەرازیل، چونکە ئەمە شتێکی مێژوویە. لە زمنی ئەم گۆڕانکاریە من ناچمە سەروردەکاریەوە. ئەم گۆڕانکاریە بۆ کراوە، چۆن کراوە، ئێمە پێکەوە بە ڤیدۆ دەبینین بزانین ئەم گۆڕانکاریە چییە و ئەم گۆڕانکاریە چی لەگەلی بەرازیل کردووە. ئایا کە تۆ هاتوویت زۆرترین موچەی ساڵانە دەدەیتە کارلۆ ئەنشلۆتی، ئەمە چه هیوایەکی لای بەرازیلەکان دروست کرد، چ واتایەکیە. تاوان بۆ چوونی خوێنەوە لەسەر ڕاهێنەرەکان ئاستە ئاستە گۆڕێ و سەقافەتی تۆپ بێ لە شوێن تا شوێنە گۆڕێ. بەڵام ئێمە دەبێت لەمە تێبگەین بابزانین ئەمە چییە گۆڕاوە. پێکەوە بینەری ڤیدۆیەکی تایبەت دەبین، ڤڵۆگێکی تایبەت کە دەبینن. ئەمە منداڵانی بەرازیلن کە قسەی منداڵەکانی بەرازیلە بەم جۆرە وەڵام دەدەنەوە. پەیامێک دەدەن دەڵێن با پیرە هەمومان لەگەڵتین و پێشێڵێن هیوادارم جامی جیانی بنەوە، کەواتە خەونی بردنەوە و گەیشتنەوە بە جامی جیانی بووە بە خەونێکی حتمی لە لای بەرازیلەکان، بوو بە کێشێکی گەورە لای بەرازیلەکان. یەکێکی تر لە قسەکان هەر لەو منداڵانە کە دەیکا کانسیلۆتێر لەو کاتەشا لەو چاوپێکەوتنیان دڵی پڕ دەبێت و هەست و سۆزی بۆ دەجوڵێ. ئەڵێ هیوادارم لە فەڕەنسا ببینەوە. دەی فەڕەنسا هێشتا لە لای گەلی بەرازیلەکان ماوە و ئیسپانیاش خۆشم دوێ با پیرە جامەکەمان بۆ بهێننەوە خۆشمان دەوێت و جارێکی تر پێی دەڵێن چی با پیرە زۆر زۆرم خۆش دەوێت. تەبعا ئەمە مناڵێک و دوان و سیان و چوار نین، ڤیدۆیە ڤڵۆگێکە کە تەواوی ینی بەشێکی زۆر لە منداڵەکانی بەرازیل ئەمەیان کردووە و وەکو دەیبینن ئەنشیلۆتی بەو هەست و سۆزە دڵی پڕ دەبێ و چاوەکانی پڕ دەبێت لە فرمێسکی لەو بەرنامەیەدا و فرمێسەکانیشی دەسڕێ. قسە باوەکان وەیکێ لەو کچانەش پێشی دەڵێت با پیرە زۆر زۆرم خۆش دەوێت و پێی دەڵێ بڕۆ مۆندیالەکەمان بۆ بەراوانێ. ئەنشلۆتی لە بەرامبەردا لە وەڵامی ئەم ڤڵۆگەی گەلی بەرازیل و باسکردن لە گەلی بەرازیلەوە مەرکەی وەری گرتووە. باز لەوە دەکات ئەڵێ ئێمە وەکو خێزانین زۆر باشە وەگەر باسی خێزان کەین پێم وایە تەنانەت بۆ یاریزانەکانیش پاڵپشتی خێزانەکانیان لە ساتێکی گرنگ وەگەمەدا وەک مۆندیال بابەتێکی زۆر زۆر گرنگ و پڕبایەخە کە بەم جۆرە پاڵپشتی و سەپۆرتی هەڵبژاردەکە بگرێت. کەواتە گەلی بەرازیل و هەندەرانی بەرازیل ئەگەرچی ساڵانێکی زۆرە ئەنجامیان باش نییە، بەڵام چاوەڕوانیەکی گەورەیان لە کارلۆ ئەنشلۆتی بەرازیل هەیە لەوەی کە ئەم مۆندیالە بە خەونەکەیان بگەێنێ. ئەمەش بابەتێک بوو کە ویستمان بە جیاوازی بۆتان باسکەین و شتێکی جیاواز بوو ڕوویە. زۆر کەس باسی کێشەیەکە لە دەستپێکی مۆندیالە، مۆندیالی ساڵی 2026.
وە دەوترێت کێشەمان هەیە لە گەشتکردنی تیپەکان و بۆ نمونە وەرنەگرتنی ڤیزا و بابەتی ئەم بابەتی ئەو تاوان یەکشتان با پێ بڵم بابەتی وەرگرتنی ڤیزا ئەمە وەکو زانیاریەک بابەتێکە پەیوەندی بەسەر بەخۆی وڵاتانەوەی هیچ پەیوەندیشی بە فیفاوە نییە و کاتێک تۆ هەر تکتێکیش لە فیفا دەکڕیت فیفا پێی نەوتوی کام تکتەی منت کڕیتۆ ڤیزەیە وڵاتە بەدەستێنی نەخێر با تکتەکەش بکڕی با بە ناوی خۆشتەوە بکری لە سایتی فەرمی فیفا بیکڕی با $500 دابێ بە تکتەکە مافی گەشتکردنت بۆ وڵاتە مافێکی یاسایی خودی وڵاتەکە خۆیەتی فیفا ناتوانێت پستان دروستکە لەوەی تۆ بێگەشتیم وڵاتە بکەیت بەڵام کاتێت تۆ دەی پاڵاوانەتیشی گەوری وەکو مۆندیال میوانداری دەکەی کە پاڵانتی فیفاە ئەبێت فیفا و ڕێکەوتنەوە ئەو ڕێکارانت لەگەڵ کاکە تۆ بەم جۆرە میوانداری لە مۆندیالەکەی بۆیە زۆر کەس باسی کێشەکانی مۆندیالەکە کۆمەڵی کێشە ڕوویاوە تازەترین کێشە کێشەی دزیکردنە پێشەوەی بچمە لای بابەتەکە ئەمەی وەتان پێ بڵم دزیکردن شتێکی باوە لە مۆندیالەکانە یعنی شتێک نییە لەوەی کە یەکەم جار بێ ڕوویابێ لە زۆر مۆندیالی ترا ڕوویداوە و دزیش کراوە و کێشەیەکی بەردەوامە لە مۆندیالەکانە بابەتی ئەمڕۆ ئینگلتەرا لە ویلایەتی میزۆری دزی لێکرا دزەکان ئۆتۆمبیلی گواستنەوەی کەلوپەلەکانیان شکاندووە چۆن ئینگلتەرا پێشەوەی بستە شوێنی مەشقەکان ئۆتۆماتیکی شاخص و تۆپ و پێڵاوەکان بە سیارێکی تایبەت دەنێرن و دواتر سکوات و تیمەکە دەچێت بەرەو شوێنی مەشقەکە یعنی نایەن یاریزان شوێن و مەشق و شاخص و تۆپ پێکەوە بەرن نەخێر کەلوپەلەکانیان بەجیا دەخەنە سیارێک پێشەوە کەلوپەلەکان دەچێتە شوێنی مەشقەکە و دواتر یاریزانەکان و ڕانەر و تیمی ونەری دەچن شوێنی مەشقەکە لەوێ کارەکانیان دەست پێ دەکەن بەڵام کاتێکم ئۆتۆمبیلە دەڕوا بەرەو شوێنی گواستنەوەکە و بابەتەکان بەرێ لەوێ دزەکان ئۆتۆمبیلی گواستنەوەکە ڕدەگرن و تۆپ و پێڵاوی تایبەتی یاریزانەکان دزراوە تەنها یەک تۆپیان بۆ بەجێ هێشتون وەکو یادگاری و تووشیانە با کاتن بۆ تەمرینەکە با مەژغوڵ بوون تۆپێکیان هەر پێ بێ یاری پێ بکەنیتە سەیتەرەی پێکەن چۆن مەژغوڵە بن پێوەی مەژغوڵ بن پێی بەڵام خاتریان گرتوون تۆپێکیان بۆ هێشتونەتەوانێ وتویانە ئەگەر هەر وەکو یادگاریش بێ بام تۆپیان لا بنێنێتوانێکم تۆپا ڕزگار بووە تاوانەکو پێشم وتن زانیارەکە یاریزانەکە لە ناو هەمان ئۆتۆمبیلدا نەبوون چونکە یاریزان بەجیا دەڕوا و پۆلیسی شاری کانزاس سیتی دەڵێت دوو کەس لەم بارەوە دەستگیر کراون و لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت جگە لە ئینگلتەرا بۆ زانیاریتان جگە لە ئینگلتەرا لەو شوێنەدا هەرێکە لە هەڵبژاردەکانی ئەرژەنتینی پاڵاوانی مۆندیال و هۆڵندا و جەزایر لە کانزاس سیتی دەمێنەوە ئەمە بابەتێکی ترە من ئەمە سەرنجشان بۆ شتێ ڕابکێشم لەم بابەتەیە ئێوە دەزانن کەناڵی ئاسمانی پەیام لە مۆندیالی ساڵی 2022 قەتەر ڕووماڵێکی تایبەتی کرد و منیش و کاکحوسێنیش و کاکبڕیاریش و کاگۆرانیش وجودی هەبوو لەوێ ڕووداوێک لەوێ ڕوویدا کاکحوسێنی خۆمان حوسێن محەممەدی پەیامێرمان لە شاری ئەولێر لەوێ ئێمە کە دەڕۆشتین بازارگەکان هەبوو لە بازارگەکانە ئۆتۆماتیکی شوێنی دەستنوێژ و شوێنی نوێشکردن هەبوو ئێمە یعنی بەهۆی سەرقاڵی کارەکانمان تووشی ماندوێتی هاتین بۆ یە کاتی نوێژتوانە کرد ئەکرا شتێکمان بیرچوایە یەکێک لەو ڕووداوانەی بەسەر خودی خۆمان ناهات لە مۆندیالی قەتەر مەبەستم لە چییە؟ مەبەستم لە گرنگی ئاینە مەبەستم لە گرنگی دینە کەسی ئیماندارە تۆ بە من مەڵێ کابرایەک تەنها موسڵمانێتیشی پێوەی و لەسەر تەسکەرەکەی نووسراوە موسڵمان تۆ بێ هەرچی ئاقاری موسڵمانێتیە لەو وەربگری مەرج نییە بەو جۆرە بێ من لە وڵاتێکی موسڵمانە بووم لە وڵاتێکی ئیسلامیا بووین کە ڕێگەی نەدا بە ڕێگەی نەدا بە ڕێگە هاوڕێگەسخوازی ڕێگەی نەدا بە خواردنەوە کوحولیەکان باشکرا چی ڕوویدا لە یەکێک لە مۆڵەکان لە کاتی نوێشکردن کاک حوسێنی پەیامنێرمان کاژمێرەکەی دەستی بیر چوو لەو شوێنە گەڕاینەوە زۆر گەڕا زۆر بە دوایە گەڕا پێهیوا بوو لێی بڕوا بکەن ئەو خودی خۆی دوو ڕۆژی ڕێک ئەو ساعتە نەدۆزرایەوە دوای بە فکری هات لە کاتی دەستنوێش لە فڵانە شوێن ئەکرێ دام نابێ بڕوان پێ بکەن چۆوە عینن شوێن لە عینن جێگە لەو شوێنە چۆن دای نابوو
تەنانەت پاکەرەوەکانیش کە شوێنەکانیان پا کردوتەوانێ لە ئاقاریە وڵاتە کە هاتوون سەردانی وڵاتیان کردو خۆمەرزیەوەی کە و ناوی پاکردۆتەوە مسلمان بێ بەڵام ئادابی وڵاتە وا فێری کردوون کە دەستکاری شتەکانیان نەکرێ وەکو خۆی دابرێتوانێ بڕوا بکەن لە هەمانە شوێنێکە بووداندا بوانێ کاژمێرەکە دوای 2 ڕۆژ لە شوێنی خۆی داما بوانێ کاژمێرەکە هەڵگرت و هێنایەوە ئەمە نمونەیەکە ئێمە نمونەی دزیکردنی تریشمانەیە بەڵام نمونەی جوانیشمان هەیە کە بۆ ئۆستۆپاچی یاخود بۆ دۆخێکی ترە بێ تقریبان کۆمەڵی بابەتی جوانم پێوتن لەسەر مۆندیال و بابەتێکی دیکەشم هەیە هەر لەسەر مۆندیالە کە ئەویش بابەتێکی تایبەتە و شتێکی جیاواز و بابەتێکە پەیوەندی بە بارودۆخی ئینسانیەوە یاخود بارودۆخی مرۆڤایەتیەوە لەبارەی یەکێکە لە کەیسەکان کە ئێمە چۆن لەبارەیەوە بدوین یا چۆن لەسەری بدوین یەکێک لەو یاریزانانەی کە پاش 2 ڕۆژی تر دەبێت لە کەنەدا یاری یەکەمی هەڵبژاردەکەی لە مۆندیال ئەنجامدا و بانگێشکراوە بۆ هەڵبژاردەکەی بۆ مۆندیال ئەویش تۆماس پارتی ناوەندی پێشویانی ڤێڕال و یانەکانی ئەرسناڵە تۆماس پارتی بە تۆمەتی ناوزڕاندنی ئەخلاقی ڕێگەی پێنەدراوە بچێتە کەنەدا کە دەچمە سەر تەفاسیلی ڕووداوەکە بزانین ڕووداوەکە چییە ئەم ڕووداوە و ئەم تۆمەتەی لەسەر تۆماس پارتەیە دەگەڕێتەوە بۆ کاتی یاریکردنی لە ئارسیناڵ لە نێوان 2020 بۆ 2022 ئەم بابەتە لە چیەوە پێ دەڵێمەوانێ جارێکتر بۆ دووبارەکەمەوانێ ئەگەر تۆ یاریزان بیت یا هەر بابەتێکی تر بێەوە بێ لە فیفا و ڕێگە پێدانت بۆ بکەن یاخود هاندەربی ئەو وڵاتە ڕێگەت پێ یا بەشداری بکە یا بەشداری نەکەی بەڵام ئەگەر یاریزان بی تۆ کاتێک ناسنامەی فیفا دەی و بانگی هەڵبژاردەکەی ئەو وڵاتە دەبێت ڕێگەت پێ با بچیتە گەشتی وڵاتە بەڵام لە هەمان کادا ئێمە قەزەی مرۆڤایەتیمانێ و بارودۆخی ڕێزگرتنی مرۆڤایەتیمانەیە تۆماس پارتێ کەیسێکی لەسرە کە دەگەڕێتەوە بۆ کاتی یاریکردنی ئەو یاریزانە لە نێوان ساڵانی 2020 بۆ 2022 کە 4 ئافرەت شکاتیان لە تۆماس پارتێ کردووە و پێیان وتون و بڵاویان کردوتەوە لەوەی کە دەستدرێژیان کراوەتە سەر دادگایەکەی پارتی لە ئێستادا کەیسەکە وەکو تۆمەتێک ماوەتەوانێ و کەیسەکە لە دادگایە و دادگایەکە دوار خراوە بۆ هاوینی ساڵی 2027 واتە مانگی حوتی 2027 بابەتی ئەو تۆمەتە لەسەر تۆماس پارتی یەکلا دەبێتەوە و پارتی لەبارەی ئەم کەیسەوانێ ئەڵێ من بێتاوانە بابچینە سەر بابەتە دادگایەکەی طبعاً ئەم تۆمەتە هەیە وە شکاتەکەش لە پارتێ کراوە ئەو بێ پارتی زیندانی بکرێت چونکە ئێستا تۆمەتبارە تۆمەتی لەسرە وەکو تۆمەتبار تاوانبار نییە تۆمەتبارە تۆمەتباریش خۆتان نەزانن کە دەبێت تەوقیف بکرێ و لێ بقۆڵینەوە لەگەڵ بکرێ بە 2 مەرج پارتی بە کەفالەت لە دەروی زیندانە و دەتوانێت دیاری بکات یاتێ بەرداوامە یەکەم لە کاتی هەر گەشتێکە دەبێت پۆلیس ئاگادار بکات واتە پارتی ئێستا بەهۆی ئەوەی تۆمەتبارە و کەیسێکی لەسرە ناتوانێت بە دۆخی یاسایی خۆی گەشت بکات بەڵکو لە هەموو گەشتکردنێکە ئەبێ پۆلیس تەواو ئاگادار بێ لەوەی پارتی بۆ کوێ دەچێ و گەشتی کوێ دەکات دووەم بە هیچ شێوەیەک بە هیچ جۆرێک تۆماس پارتێ سەرڕاوی ئازاد کراوە لەبەرەوەی تاوەکو ئێستش تۆمەتبارە ناتوانێت لەو 4 کەسە نزیک بێتەوە کە سکاڵایان لەسەر تۆمار کردووە واتە دووشتی هەیە یەکەمیان بەبێ برچی پۆلیس بە هیچ جۆرێک ناتوانێت گەشت بکات و دووەمینیشیان بە هیچ جۆرێک ناتوانێت نزیکی ئەو 4 کەسە بکەوێت کە سکاڵەکانیان لەسەر تۆماس پارتێ تۆمار کردووە ئەم هۆکارانە وای کردووە حکوومەتی کەنەدا مصر بن لەبەرەوەی تاوان پارتی ڕێپێدانی فیفای هەیە و پۆلیس ڕێگەی یاوە گەشتی وڵاتانکە و پۆلیس ڕەزامەندی نیشانداوە لەگەڵ لەگەڵەوەی لەگەڵ تیپی لەگەڵ سکواتی هەڵبژاردەکەیە
بچێ بەشداری یاریەکانی مۆندیال بکە و ئامادەیی هەبێت لەو پاڵاوانێتیە و بارودۆخەکان ڕکابەرەکان بەشداری تێدا بکە، بەڵام حکوومەتی کەنەدا دەڵێ نەخێر. ئەگەر تۆ هەموم ڕەزامەندیانت هەیە، ڕەزامەندی فیفات هەیە، بەڵام من مرۆڤایەتی تەطبیقەکەم، تۆ کەسێکی تاوانباری، تۆ بە کەفالەت لە زیندان ئازاد کراوی، تۆ مرۆڤێکی ئازاد نیت، نایتە وڵاتەکەی من. لەبەرەوەی ئازاد نیت و لەژێر ڕێنمایی پۆلیسدا هاتوو چۆ دەکەیت، من ڕێپێدانت نادەمێت. من ڕێپێدانت نابێت، چونکە تۆ سکاڵایەکت لەسەرە، تۆمەتباری و هێشتا بێتاوانی تۆ نەسەلمێنراوە. بۆیە وڵاتی من شوێنی لە خۆگرتنی تاوانبارەکان نییە. تۆماس پارتێ لەبەر ئەم هۆکارانە لەلایەن حکوومەتی کەنەداوە ڕێگری لێکراوە و نەهێڵراوە بچێتە وڵاتی کەنەدا. مۆندیال شۆی ئەمڕۆ من ئەم کۆمەڵە شتە تایبەتەم پێبوو کە لە هەواڵ و لە شیکاریا باسی لێوە ناکرێ، ئێمە وەکو شتێکی تایبەتمەند وەکو شتێکی جیاواز بۆمان باسکردن. ڕۆژانە کاژمێر 4 لەگەڵتانە دەبین و هەوڵ دەدەین زۆرترین بابەتی جیاواز بە تۆی بینەر بگەینین و هەر شتێک زانیمان ئیسفادە بە زانیاری ئێوە گەێنێ و ئیسفادە بە ڕۆشنفکری ئێوە گەێنێ. لە مۆندیال شۆ ڕۆژانە کاژمێر 4 پێشکەشدا نەکرێت. سواز بە هاوکارانم، ڕێز و خۆشەویستیم قبوڵ فەرموون تا سبەی کاژمێر 4 خواتان لەگەڵ.